ئەو کەسانی کە ئەهلی مزگەوتن، ئەهلی جەماعەتن، بە کۆڵەکە و مێخ و سنگی مزگەوت ناویان دەبات. دەفەرمی ئەلمەلائیکەtu جولەساؤهم، ئەو کەسانی کە کۆڵەکەی مزگەوتن، مێخ و سنگی مزگەوتن، مزگەوت بەوانەوە بەسراوە، بەوانەوە ئاوەدان و خۆشە، ئەفەرمی مەلائیکە لەگەڵ ئەوانە دانیشێ. وەڵڵاهی کاتێککە دەی بۆ نوێژی جەماعەت و جومعە، دڵنیا بە مەلائیکە لەگەڵ تۆدا دانیشێت، هاوڕێتی تۆ دەکات. بەڵام ئیشی چیە مەلائیکە؟ دوعای خێرە بۆ دەکات، دوعات بۆ دەکات، دەڵێ خوای گیانە فڵان کەس خۆش بۆ هاتۆ بۆ مزگەوت، خوای گیان فڵان کەس بخە بەهەشتەوە، لە ئاگری جەهەنەم ڕزگاری کە. جا ئەگە پێت خۆشە کۆڵەکەی مزگەوت بی، سنگ و مێخی مزگەوت بی، وەرە بۆ مزگەوت، ئەهلی جومعە و جەماعەت بە. تەنها جومعە ڕوو لە مزگەوت مەکە، هەموو مزگەوتەکان کۆمەڵە کەسێکی تایە ئاوە تایبەتن، بەردەوام لە مزگەوتەیان بینی. ئەوە شەرەفێکە، ئەوە ڕێزێکە، ئەوە حورمەتێکە، خوا بە هەموو کەسێکی نادا. جا خۆت مەحروم مەکە لە دانیشتنی مەلائیکە، چونکە وەڵڵاهی هەر کەسێک لە ئێمە کۆمەڵە کەسێکمان دەناسی، خوا لێیان خۆش بێ کۆڵەکەی مزگەوت بوون، بەردەوام لە مزگەوت ئەیانە بینی، بەڵام ئێستا لەژێر خۆڵان، بەڵام بردیانەوە، چونکە ئەهلی جومعە و جەماعەت بوون. هەندێک کەسیشێ ئێستا زیندوون لە مزگەوتا بەردەوام دەیان بینی، ئەوە ڕێز و حورمەتێکە خوا گەورە بە هەموو کەسێکی نادا. ئەو پلەپایە تایبەتە بە کەسانێک و کە خوا خۆشیانی دەوێت. جا هەوڵ بدە لەو کەسانە بکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە کۆڵەکە و بە مێخ و سنگی مزگەوت ناویانی بردووە. وەڵڵاهی ئەوە شەرەفێکی زۆر گەورەیە لە دەست خۆتی مەتە. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم لە